لە قوتابخانەکانی عشق نیلوفەر زیاتر لە 30 ساڵە لە شارەکانی هەولێر و سۆران خزمەتی پەروەردەی هەرێمی کوردستان دەکەێت. بەبەختی منداڵانەوە تا ئامادەی لە قوتابخانەکەی ئێمەدا تا زمان فێر دەبین لەگەڵ زمانی ئینگلیزی وەک پەروەردەی بنەڕەتی لە سیستەمی کامبریج. And you will find NetForce. Tell me how you're going to find NetForce. وەکو قوتابخانەکانی عشق نیلوفەر یەکێک لە فەلسەفە بنەڕەتیەکانمان بریتێ لە دڵنیابوونەوەی لە قوتابیەکانمان بە شێوەیەکی کرداریانە فێر دەبن. بۆ پێگەیاندنەوەیکی پابند بە بەها نیشتمانەکانی خۆی و لە هەمان کاتا بەها گشتگیرەکان هەموو خزمەتگوزارێ تەکنۆلۆژیەکان پێشکەشی قوتابیەکانمان دەکەین. ئێمە تەلەڤیزیۆن بە یەکێک لە گەورەترین داهێنانە تەکنۆلۆژیەکانی مرۆڤایەتی دەزانین و هانی قوتابیەکانمان دەدەین تاوەکو زۆرترین زانست و زانیاری لێەوە فێر بن. ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن شتێکی تشرینی دووەم لە کەسە بەمەکەکانی سەرقال بە تەلەڤیزیۆن پیرۆز دەکەین.